ئەوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر دۆخی چەقبەستووی سیاسی هەرێم هەروە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا سیاسەتی نوێی ئەمریکا سیاسەتی نوێی تۆمبارا وەکو نێردەی ئەمریکا بۆ عێراق و سووریا قسەی لەسەر دەکەین قسە لەسەر دەکەین ئایا چۆن دۆخی چەقبەستووی هەرێم تێپەڕێنرێت کە 19 مانگە هەڵبژاردن کراوە بەڵام حکوومەت پێک نهاتووە پەرلەمان پەکی کەوتووە هەروە چی چاوەڕێ دەکرێت لە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا و هاتنی تۆمبارە بوونی بە نوێنەری ئەمریکا لە عێراق و لە سووریا نوێنەری سەرۆکی ئەمریکا مەترسی بۆ کورد تێدایە ئەگەر مەترسی تێدایە مەترسیەکە چییە پرسی گروپە چەکدارەکان هەیە لە عێراق ئایا هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و پرسی ئایندەی جەنگی ئێران و ئەمریکا و کاریگەری لەسەر هەرێم و عێراقش قسەی لەسەر دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە دۆخی ناوخۆی هەرێمەوە دەست پێ بکەین خۆتان ئاگادارن کە دۆخێکی چەقبەستوو هەیە لە ڕووی سیاسی و 19 مانگە هەڵبژاردن کراوە ریزگەی 2 ساڵە بەڵام حکوومەتمان نیە پەرلەمانمان هەیە هیچ دەرچەیەک هەیە بۆ ڕزگاربوون لەو دۆخە چەقبەستووی کە هەرێم تێکەوتووە بەنای خوای گەورە و میهرەبان وڵای کۆمەڵێک تەوەری وا گرنگت باس کرد کە حەق وایە هەموو کوردێک ئەوڕۆ خەو لە خۆی حەرام کە بیر لە دەرچەیەکی زۆر بە خێرا بکاتەوە چونکە کات لە قازانجی ئێمە نییە وەکو لە کوردەواری هەولێر درێ ئەگەر تەزرە و باران بەڕێوە بیدرێەوە هاژەی دێ ڕمبەی دێ یعنی ئەوانە ئەمە هەموو هەست پێکەین هاوڵاتی سادە هەز دەکا مەترسیەکان زۆر زۆر نێزیک بووینەوە لەو کاتەدا کە سەرکردایەتی کورد بڕیاری ئەوەیدا یان لە قۆناغێکدایە کە هەموو دام و دەستگاکان عاتڵن تۆرە ینی هەموو دنیا لە پشتمان بوو عێراق لە پشتمان بوو کە حکومەت دروست بکەین دام و دەستگا دروست بکەین پەرلەمان بەڵام بە خۆمان وەک خۆمان یعنی ئەوجارە باگلەی لە هیچ کەس نەکەین نەگلەی لە دین بکەین نەگلەی لە ڕۆژ ئاوا و مەعامەرەی دووەلی و لە هیچ کەس نەکەین لە خۆمان بکەین کە دام و دەستگاکانمان پێ بەڕێوە ناچی قەرزار بووینەوە میلەتمان موچەمان پێ نادرێ هەموو شتە گرانە لە کوردستان فەرق و جوداییەکی یەکجار زۆر هەیە قسمەتی زۆر هەیە ئەوەندە دەوڵەمەند بووینە جێیان نییە پارەی لێدانن قسمەت چیە لە برسان دەمرن یعنی چی خراپە چی خوا پێی ناخۆشە لەو کوردستانی ئەو دەسەڵاتە کردیتی ئەجە لە دوای ئەوەش هاتووە ئاخیر مشاری دەست دایتی ئەو لە خەدارەی دەبڕتەوە کە بەخۆی لەسەریتی ئێژەوەیە ئەو دام و دەستگایانەی هەیە هەمووی پەک خستووە و مەجالی هیچ کەسیش نادە بێت چای بکاتن بەڵێ بە تاکید دەرچە هەیە ئێستاش ڕاستە ئەمە مەترسیەکان هەموو هاتوونە پێشوا لە پێش چاومان وەچەند باسم کردوە هاژەی تەزڕەی دێ و نەگەیشتێرەوە دەگاتێ بەڵام سەرڕای ئەوەش بەڵێ دەرچە هەیە مەجال هەیە ئەگەر ئەو دەسەڵاتە ئەوەندە خۆویست نەبێن ئەوەندە یعنی بەو شێوازە بیرکردنەوە تەسکا واز بینن بە ڕاستی مەجال هەیە بیدەنە دەستێکی ئەمین ئەو دەسەڵاتە پەرلەمان زیندوو بکرێتەوە حکومەت و دام و دەستگا و محکەمەکی عادل دابندرێ جەبهەیەکی دیبلۆماسی زۆر جوان بەرپا بکرێت کە ئەوانە هەمووی عاتڵە لە کوردستان باشە بە چی دەکرێت و دەرچێ مەوەست ئێستا بۆ نمونە کە حکومەت پێک نایە ئێستا نێوانی پارتویەکێتی لەسەر پۆست چەقیوە پێشتر یەکێتی داوای وەزارەتی ناوخۆی دەکرێت ئێستا باز لەوەیە کە دوستونی دروست کردووە یەکێکیان سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم بەڵام هەردوو لایەن بەرپرسن لەم بارودۆخە ینی دەرچەیەک هەیە بۆ ڕزگاربوون لەم بارودۆخە حکومەت پێک بێ پەرلەمان کارا بکرێتەوە یان لە پێشدا دەزانین کە دەرێن سەرکردایەتی کورد مەبەستمان ڕەنگە یەک حیزب نەبی ینی تێکرا بەرپرسن ینی ئەم کا بەخۆم شتێک نیمە هیچ نیمە ڕەنگە بەرپرسیارەتێکی بەبەرەم نیش دەکەوی ڕاستی حیزبەکانی کوردستان بە تایبەتی حیزبی دەسەڵات نەیانتوانی نمونەک دروست بکەن با بڕێن ئەگەر هەولێر خراپە دەبابی سلێمانی نمونەکی زۆر جوان دروست بکە بڕێن هاوە سلێمانی چەند جوانترا و نمونەیە دروست نەبووە کەواتە هەموو لایەک بەرپرسیارن بەڵام بەرپرسیارەتی ڕەنگە پلە بە پلەی دەسەڵاتداری هەولێری لە هەمووان زیاترە یعنی چەند ساڵەوە کاتەکە بەعنتەریات بۆ نمونە پەرلەمانیان دادەخست یان خەڵکی ئازادی خوازیان لە زیندانی دەکرد یان وەکو بێ حیزبی چەکداریان دروست دەکرد
یعنی دەیانگۆ کاکەوە وا دەکەین و کەسیش نییە بتوانانی ئەکاکەوە نییە ئەتو دەسەڵاتی کوردی بە خۆت لاوازی بە خۆت بە پێی بڕیاری 688 نێودەوڵەتی و بە پاڵپشتی نێودەوڵەتی و بەهۆی ئەو پێی دەگوترێ خەتی 36 و جوودی ئەو میلەتە و بانە دروست بووی ئەی ناباوی بەو لە خۆبایی بوونەی ئەوها بێمنەتبی لە جیهان بێمنەتبی لە میلەتەکەی خۆت بێمنەتبی لە بڕیارەکانی نێودەوڵەتی یان راپۆرتی نێودەوڵەتی کار بگاتە کاری ئەو ڕۆژەی کە ئێستا مندووبە کە هاتیە بە ئاشکرا و ئیش لە سەوەی دەکا هەرێم ئیلغا بکاتەوە مرکزیت لە بەغدا دروست بکاتەوە هێزی چەکدار نهێلی فیدرالی نهێلی تەنانەت دەستور ڕەنگە بەو شێوازن یان ئێساەوە بە ئاشکرا هاتیە و ناچاریش دەسەڵاتی کوردیەت و پیرۆزبایی لێ دەکەی کەواتە لە وەزعی زۆر زۆر خراپدای بەڵام کە دەرێن دەرچە ڕاستی وها تێک نەدرایە بە ماوەی کەم چاک بکرێت بەڵام وەکو ئەی پێی دەگوترێ لە عەرەبی لە بەیانەکانی قەدیم زۆر ئەو عیبارەمان دەدیت ئینقاذ ما يمكن إنقاذه معناه معناه بتوانين أو يدكري رزقاري بكين استا أوش دكري يعني استا لو دمي برأي من أو شو بكري باشتر لسبيني كبيانة شي وطني زور قولة دربتي همو دام دزقا كان زندو بكري نوا حكومة بدريت دست كسيتي شارزا سروكايتي هريم لدست حزبنا من يعني حتى أجر سروكي هريمي استاج سروك هريمي بلام واز لحزباتي بيني يعني تيتر أو حزباتي ناريكم بيكي لكردستان كبو غني بوا براسي أو حزباتي كوتا يعني على قلبا تساولة بغداد بكين بغداد رئيس جمهور دقوري رئيس وزراء دقوري وزير كان دقورين استالا كردستان هیچ گۆڕان کاریەک نییە یعنی ئەوە دەزانی نمونەی ڕاستی تامیلیەکانە لە وڵاتەی کە تێکچێنران و نەمیلەت سوی لێبوونەوە نە راپۆرتە چینی و دەوڵەتی یعنی ئەمە لەبەرچی وامان لێبێ کە خەریکە وامان لێبێ باشە مامۆستا دەکرێت سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی هەرێم بێ مادام پارتیویەکێتی ڕێک ناکەون بدرێ بە کەسێکی دەرەوەی پارتیویەکێتی بۆ ڕزگار بوون لەو قۆناغی کارێم تێکەوتووە وڵای ئەگاویشە بکرێ من دڵنیام ئەو چەق بەستوێی ناوەخۆ و ئەو پشتێکردنەی دووەلی ئێستا لە هەرێمی کوردستان هەمووی زیندوو دەبتەوە چاک دەبتەوە یعنی بە سبەینێ بە بەیانەکی نیشتیمانی گەورە بە مانیفێستەک چکە کات ساتی مانیفێستەکی وەتەنی هاتیە لە کوردستان کە هەردوو حیزبی دەسەڵات و حیزبەکانی تر و شخصیات هەموو دانیشن بە برایەتی بەیانێک دەرکەن وەکو برێی دێزاینی یاسایی و سیاسی دام و دەستگای هەرێمی کوردستان داڕێژنەوە دڵنیام هەموو دنیا پێشوازی لێ دەکا دەرگای دیبلۆماسیەت دەکرێتەوە بەغدا بە چاوێکی گەورەتر تەماشای کوردستان دەکا کە ئێستا ئەو بەغدا بە خۆی لاواز و شلۆقە ئەوجا تەماشا دەکات یعنی هەموو ڕۆژی وەفدی کوردیە و لەبەر دەرگای بەغدایە و ڕجا و تکا و سواڵێتی لەبەر دەرگای بە هەرێمی کوردستان بە خۆی زۆر ڕێزدارە تاریخەکەی ئابووریەکەی ئیدارەکەی هێزی بەشەری عەقڵەکان یعنی زۆر گەورەترن لە بەغدا لەبەرچی ئێمە وامالی ئێوە دەسەڵاتی کوردی خۆی وای لە خۆی کردی خۆی واشی لە ئێمە کردی کە مەجبوری بەغدا بین و هەموو ڕۆژێ لە وەفدمان لە بەغدابی ئەوە بە چارەسەر دەبی بەو بەیانە مانیفێستۆیە گەورەیە ئەوە دەبی کە بەڕاستی حیزب واز لەو وەزعە ناقانونیە بینی کە تێیدایە یعنی وەزعە ناقانونیەکە چیە هەموو دنیا کاکە دەرێ هێزی چەکدار کاکە قبول نییە دووەلی ئەتو هێزی چەکداری حیزبەکانی کوردستان تەماشایان کەوی چەکدارن هەر یەکەو حیزبی چەکداری خۆی هەیە چەکداری برایانی پارتی جودایە چەکداری یەکێتی جودایە چەکداری حزبی سۆشیال جودا کاکە ئەو هێزە چەکداری دەبی تەسلیمی حکوومەتە چ بکەوە حکوومەتی کوردستان کە حکوومەتەکە حکوومەتەکی سربەخۆبی ڕێژەرایەکی زۆر شارەزایی هەبی تەکنۆقرات بی بەرنامەی هەبی نەک خزمەتی حیزب و کۆمپانیا بکەی ئەوانە دەکرێ یعنی ئاسان ئەوەندە زەحمە نییە ڕۆژێک لە ڕۆژان لەو ماوەیەی ڕاستی نێزیک بوویتەوە ڕەنگە ئەوها گفتوگۆ بکەین برین بریا ئەوها بکرابایە و دەسەڵاتی کوردیش ڕەنگە زۆر پشێمان بیتەوە بەڵام و کاتی پشێمانی دەست داد ناداها ئێستا ئیشێکی بکەین باشترە لەوەی ئەو کاتی کە بە هەزار ئیشمان ڕەنگە شتەکی وامان پێ نەکرێتەوە بەڵێ مامۆستا لە سەراستی کوردستان بڵێن نەوەی نوێ یەکێتی و نەوەی نوێ ڕێکەوتنێکیان کردووە داوای پۆست دەکەن ئەو پرۆژەی کە هەیە دەتوانرێت
ینی شتێک بۆ کوردستان بەدی بێنێ یاخود خواستەکە لەسەرەوەیە کە پۆسی زیاتر وەربگرن هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێ گەر پارتی یەکێتی وەکو جارانیش 50-50 دابەشی بکەنەوە. زەنی ئەو وەساتەی معارزەم دیت کە لە پێناوی ئەوەی پارتی یەکێتی بگەین تێک بەڵام ئەو گەیاندنەیەکە لەسەر ئەساسەکی نیشتیمانی نەبوو. یعنی دووبارە عین بەرجەستەی ئەوەی پێشتر بوو کە هیچ سوودی لەم تعجبمان دەبابی معارزە جارێ هەستی ڕیزەکانی ناوەخۆی معارزە ڕێک بکە ئەو دەست پێشخەریەک بکە لە بۆ ئەو حیزبانە وڵە دەست پێشخەرەکەی ئەوە بووای وەکو ئەمن دەرێم بیگوت بە کاکە وەرە بەسە واز بینن ئێوە لە دەسەڵات بەو شێوازەی ئێوە هەر هەرێمی کوردستان بەرەو تاریکی دەبن لەبارەی هاوپەیمانی کردنی ئەوە اعتیادیە لە هەموو دنیا معمولە ینی ئێتیلافکردن زۆر ئاساییە وەلەو درەنگە ئەویشە ینی زۆر لە ئاخیر و ئۆخریتی پارتی کردیتی ئێستا لەگە گۆڕان ئێتیلافی هەیە پێشترێ لەگەر هەندێک لایەنی ئیسلامی هایبوو یعنی لەگە حیزبی شوعی هەیە اعتیادیە زۆر حەق نییە ئەو پێداگیری لەسەر بکرێ کە برن نابی ئێوە نابی بکەن بەڵام ئێمە دەیکەین ئەوە نابی بەو شێوازی ڕاستی ئێستا ئەو چەق بەستووە زۆر دەکەوێتە ئەستۆی برایانی هەولێر حەقوایە ئەم لەبەر هەندێ بە سەراحەتە دەرێم وەبی بگا وەبی ینی دەبی ئاگامان لێبی ئەو دەستدانان لە سەر برین ڕاستی ینی سبەی دۆستەکانی خۆیان دەنم زۆر جار دۆستی خۆیان من دیتێ یان ئەوانەیە کە ئاکادیمینە و سەر بە برایانی هەولێرن گویتم کاکە خۆ توش دەزانی ئەو وەزعا بەرەو ڕێڕەوەی خراپ دەڕا لەبەرچی نایی وەکو من بە سەراحەت پێیان برێ و بە دڵسۆزی چکاوەی ڕەخنە لە دەسەڵاتی کوردی دەگری دڵسۆزە ئەم لێسەر بلاس خارت پێم وەبوو لە هەموو نوێنەرەکان کە دڵسۆزترە چکە ڕەخنەی دەگرت هاواری دەکرد خەمی دەخوارد دەسەڵاتی کوردی ئەوەی دەزانی پلاس خارت ناحەزە یعنی لەبەر هەندێ ئەم پێم وایە دۆستەکانی هەولێر دۆستەکانی پارتی حەقوایە هەم بێک دەنگ برن کاکە ئەوە هەڵەیە وەرە بەو شێوازە ئیش بکە بە سەراحەت پیان برێگە نەرەی ڕەنگە تێنەگا ڕەنگە قسمەک برێن باشی قسمەک برێ خراپی ئەوە کاریگەری خۆی نابی لەباندی بەڕاستی ئێستا مەسئولیت لەسەر برادرانی هەولێرەیە بە ئەو چەق بەستووە بە بەیانێک کۆتایی پێبینن و کۆتایی بەو جۆرە دەسەڵاتەی هەرێمی کوردستان بین کە کەس نازانی یعنی هەتا ئێستا حکومەت تعریفی حکومەتی وەرنەگرتە یعنی یەکی وەکی علەوی کە دۆستەی گەورەی کوردیە و سیاسەتمەدارێکی گەوری جەنگوتی وەڵی کاکە من ناتوانم برێم ئەوە حکومەتە پەرلەمانە بەڵام دەتوانم برێم دەسەڵاتی کوردیە دەزانی ئەو تعریفە چەند ناخۆشە ئەمە هەموو دەزانین ئەوە ڕاستە لەبەرچی ئێمە وابین لەبەرچی راپۆرتی نێودەوڵەتی بە باشەمان لە سەنێ برێن وڵاشتەمیلا حکومەتی هەرێمی کوردستان لە سەروی هەموو دەسەڵاتەکانە ئەخە تعریفی قانونی حکومەت ئەوەیە لا سلطة فوق سلطتها ئێستا چەندین سلطە لە سەروی سلطەی دەسەڵاتی کوردیە خۆجاروێ لە قورئانە کە دەرێن مترەفین خەرگۆ دەزانین لەگەر مترەف لەگەر ئەوانەی تیکە خۆشگوزەران نا لەگەر ئەوانەی تیکە خۆیان بە سەروی قانون و شەریعەت دەزانی یعنی لە کوردستان پڕی ئەوانەیە حیزب لە سەروی قانونە لە سەروی حکومەتە کۆمپانیا لە سەروی قانون و لە سەروی حکومەتە چەندین عائیلەی گەورە گەورەی کوردستان لە سەروی حکومەتە و لە سەروی قانون کاکە ئەوە وڵات ئەوە چۆن بەڕێوە دەچێت ئێوە های لێ دێک کە ئەوەی ئێستا کەگەیشتە چەک بەستووەکی وە کە ناجوولێ ڕاستی ئەوە ئیشات ئێستا بکرێت لە 2 ساعتکە باشترە ئەو شۆ بکرێت لە سبەینێ باشترە باشە مامۆستا باسی لانی دیبلۆماسیش کرد هەرێم پەیوەندی دیبلۆماسیەکانی ئێستا لەگەڵ دەرەوە یاخود پێشتر بۆ پێکەنانی حکومەت وڵاتانی دەرەوە تا ئەمریکاوانە تەداخولیان دەکرد بۆ پێکەنانی حکومەت بۆم جارە تەداخول نییە لەو ماوەیەشدا ناوێک مەکتەبی سیاسی پارتی باسی لەوە کرد کە ئەمریکا نیگەرانە لە پارتی و یەکێتی نیگەرانی باردوولا گەیاندووە بۆ وای لاتوو ئێستا بڵێن دەست پێشخەریش ناکرێت بۆ پێکەنانی حکومەت یعنی فشار ناکرێت مەبەستم وەلانی دیبلۆماسیەکەی هەرێم پاشەخشەی زۆری کردووە والله هیچ شک و گومان لەوەی دانیە ئاگاتان لێبی ئەگەر جوان تەماشای بکەی ئێستا هەرێمی کوردستان ئەوەندە دابڕا خۆی کات خۆی بڵاس خارد یان دۆستە گەورەکانی کورد لە هەموو جیهان ئەو ئاماژە و ئەو وشیاریان بە کورداوە کە کاکە وای لێ دێ کەس ڕوتان تێناکە پشتان تێکە ینی تەماشای راپۆرتە نێودەوڵەتەکان کە نزیکەی 15 تا 20 ساڵ دەچی یەک راپۆرتی نێودەوڵەتی بە باشە لەسەر هەرێمی کوردستان نایە ئێوە وای کرد ئێستا دیبلۆماسیەتی کوردی ببتە سەفر
ئێستا چەند ساڵە دەبینی سەرۆکەک ناتیە وەزیر خارجیەک دیبلۆماسیەکی گەورە یعنی هەندە قنسولی شتوا دێن قنسولی چیە لەگەرە بنیشدا دەنیشی یعنی نە پرسوڕایەک بە ئەوە هەموو ئەحداس و ڕووداوا هەیە پرسوڕایەک بە هەرێمی کوردستان ناکرێت تەلەفۆنەچیان لەگە ناکرێت یعنی لەوەی خراتر چ دێ ئەوجە دوایە تەمەشاشکە ئەو مەجلیسەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە ئەوە هەموو دژمنی کوردن ئەو پرۆژانەی ئەمریکا دەستی کوردی هەر لێی براوە بەجارێت ینی هیچی وەکو برێ ئاسوەیەکی کوردی لە ناو ئەو پرۆژانەی ئەمریکادا نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانە هەموو مەترسیدارن کاکە چێ دێتە کوردستان چێ سەلام دەکا یعنی دەسەڵاتی کوردی هەست بە هیچ نەکا هەتا لە کاتێک لێی دەقەومێ ئەو کاتی لە هەمومان دەقەومێ مع الأسف يعني نازم دەسەڵاتی کوردی و سەرکردایەتی کورد لەبەرچی بەو شێوە زەیلیاتی ئێستا ما ئەو قسە و گفتوگویانەمان ئەوە نمایە برین واللهی ئەوە حملەی ئیعلامیە ئەوە هاوارێکە کە مەترسی هات نا یعنی دەسەڵاتی کوردی حقوی بەخەبەر بێتەوە بە خێرایی بێتە سەر هەندێک هەنگاو باشە پێوەست لەگەڵ بەغدا چی چاوەڕێ دەکەی مامۆستا لەم حکومەتە دەبینین بۆ نمونە پارتی بەجیا بوو ئەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بڵێن بەجیا ئەوە یەکێتی بەجیا پارتیکانی دێکی بڵین بۆ وەزیر لە پەرلەمانی عێراق دەنگی نەهێنا کارنامەکەی زەیدی شتی مەرکەزی زۆری تیا بووی چیتیانە و دەربارەی کورد چی چاوەڕێ دەکەی پێوەست لەگەڵ بەغدا وڵی ئەمە دەرفەتەکی زۆر زێڕینی جیهانی ئیقلیمی عێراقی و کوردستانی هات بووە پێش دەرگای گەورە گەورە کرابەوە ئەوەی نەبوو ئێمە وامان لێبێ ئەوەی ئێستا بەسەرمان هاتووە ینی مەجال هەبووی پێ دەگوێترێ بگەینە بەڕێ ئەمان بەڵام عینادی سەرکردایەتی خۆمان نەشارەزایی و خوێندنەوەی هەڵە لە بۆ ڕووداوەکان وای کرد ئێمە جارێکتر هەرێمی کوردستان لە بەڕی ئەمان بگەڕێتەوە سەبرا بێتەوە ناو مەترسیەکان یعنی ئێستا لە ناو مەترسیەکان داینە دەبی ئاگامان لێبی چێژ وای لەمە کردیا سەرکردایەتی خۆمان ئەو جۆرە حیزبیە ئەو جۆرە ئیشکردنی سیاسی و قانونیە نەشارەزایی خوێندنەوەی هەڵە لە بۆ ڕووداوەکان و خۆ بەولا داگرتن بە هەڵەیی بەس یعنیەوە هەر ئەو بەخۆی چەند حەلقەی دەوێ ئەو بابەتە یعنی ئێمە لە عێراقێک هاتە پێش ئەمە ڕئیس جەمهوریمان هەیە یعنی حسەمان زۆرە هەموو دنیا دەیگوتە ئێمە کوورە کاکە ئەوەی نەکەن تێکدەن یعنی سەرکردایەتی ئێمە یەقەی عێراقی گرت و چەکوچەکی دەستدا بێ لە پایەکانیدا بکەوی ئەخکاکەگە عێراق بکەوی هەرێمی کوردستان هەتێک دەسی ئێستا و قسە زۆر گرنگە ئەوە سارە چیش دەبی ئەو مؤامەرانەی کە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر تەواوی کوردستان لە ناوچەکە دەسوڕێتەوە یەک ئۆکەی عێراقی دەوێت چکە سووریا کردیتی تورکیا کردیتی وڵاتانی خەلیج کردیتیان وڵاتانی عەرەبی هەم کرد بەس عێراق موافقت نییە عێراق موافقە بکە هەموو پێشوازی لێ دەکەن و هەرێمی کوردستانیش نامینێ کەواتە ئاگامان لێبی مؤامەرەکان لەسەر عێراق ڕاوەستایە ئەجەوە هەر کەسێک لە خۆی دەبۆ خۆی قسە دەکا یان ناوتۆرە دەنێ وەڵای ئێمە جێمە لەو ناوتۆرە ئەو خەتەریاتانە دەبی باس کرد سەرکردایەتی کورد بە هەڵە تەعاملی لەگە عێراق کرد هەڵەی زۆر گەورەی کرد بەرامبەر ئەو عێراقی کە ئەمە ڕئیس جەمهورمان هەیە و دەستورێکی چاک و فیدرالی و بایعی و بوچە و نازم هەرچمان هەیە لەوێندەری یعنی ڕووی لە دەوڵەتە کوێکی تورکیا کرد تورکیا ئەوە لە 2014ەوە حەولی ئەوەی دەدا ئەو هەرێمە بڕوخێنی ڕێڕەوی اقتصادی بگۆڕی کە لەو ماوەی گۆڕدرا عێراق هاوجەوە نمونەکی گرنگە یعنی عێراق چەند ساڕە لەگە تورکیا موافق نەبوو کە ڕێڕەوی ئابووری ئیبراهیم خەلیل بگۆڕی بەڵام لەو ماوەی هەڵسوکەوتی دەسەڵاتی کوردی یعنی لە ناکاو کە عێراق پێویستی بۆی بوو نەفت دەربچی گوتیان وڵە نالێ نەفت لە ڕێی کوردستان دەربچی ئەویش تۆڕەی خۆی دەکاتەوە کاکە ئەمە دەبی بە چاوی ئەوە تەمەشان نەکەین بەغدا کووردە دڵسۆزە بەو دەرەجەی لاعیبە گۆلت لێ دەکا ئەوە دەبی ئاگامان لۆی بیلە لە هەرێمی کوردستان حیزبەکان گۆل لە یەک ناکە پارتی گۆل لە یەکێتی ناکە یەکێتی گۆل لە پارتی ناکە ئەدی چەند جار ئەمە جێمان لێ دەبی راپۆرتی نێودەوڵەتی اعتماد دەکات سەر لە یەک لە حیزبەکانی کوردستان کە شکایەت لێک دەکەن لەبارەی فڕۆکەخانەی سلێمانی برایانی هەولێر چ موقفەتیان هەبوو چیان دەدا تورکیا بە هەمان شێوە برایانی سلەیمانی یعنی پشتیوانی هەولێر نین یعنی حیزبەکانی کوردستانیش گۆل لە یەکتر دەکەن
و گۆلەکانیش بە ناشەرعی دەکەن و دەستی دەوڵەت و ئەو دەوڵەت دەینە ناو کوردستان ئاگامان لێبی کەواتە ئەمە نابی گلەی لە بەغدا بکەین بەرین وەڵاهی کاکە ئەوە لەبەرچێ ئەو پێی خۆشە مرکزی بی کوورە کاکە گەل لە بۆی ڕێکەوی هیچ شتێکت ناداتی ئەوە پێم عجیبە ئەو مناقشەیە لەسەر بکرێت تو دەمی خۆمان بە خۆمان ئەو فاولە نەدەین لە تەنیشت گۆلێ ئەتو لەبەرچی پەنەرتی دەدەیە لاعیبی بەرامبەرت پەنەرتی لێ بکە و گۆلت لێ بکە یعنی سوالەکە لەوەیە ئەساسەن باشە ئێمە سەرسەر تۆم بارەک بەجیا قسە دەکەین بەس ئەو هەڵمەتێکەیە لە بەغدا مەسەلەی گروپە چەکدارەکان ئەوەی کە گروپە چەکدارەکان چەک دابنن یاخود ئەو لایەنە سیاسیانەی کە گروپیانەیە لە ناو حەشت پەیوەندی سیاسی ببڕن لەگەڵ حەشت ئەوە چۆن دەبینی ئێستا دەنگۆیەکی شەبوو لەسەرەوەی کە گویا وەزارەتێک دابنرێ هێزی پێشمەرگەشی لە ناو جێبگرێت و دوێنێ سەرۆکی پارتیش پامێکیە بوو ینی باسی چەکی پێشمەرگە دەکات دەڵێ هەر بڵین جبەخانە و ئەوە نییە ئامراز شەرکردن نییە دەڵێ چەکی پێشمەرگە مێژوو فیداکاری و کەڕامەتە و ئەوانە هیچ شتێک بەڕێوێ سەبارەت بەو پرسە خۆی ئەو قسانە زۆر ڕاستە یعنی چەکی پێشمەرگە ئەو پارچە ئاسنەگنیە من ئەو مخیندەوە پەیامی جەنابی کاک مەسعود زۆر ڕاستە بەڵام ئاخرەوە چێ بە چکەلک دێ ئەو قسە تازە بە تازە دەزانی ئەمن لەبەرچی باسم کرد ئێمەی تەواوی هەرێمی کوردستان گەیشتبینە بەڕێ ئەمان یعنی دەرچووبین لە مەترسی یعنی ئیش و کاری سەرکردەکانی کۆمپانیا و پارە کۆکردنەوە و ئیشی حیزبیکردن و ئیشی بچووک و نەزانین و نەشارەزایی و خۆویستی و احتیکار و کۆمەڵێک ئەویشانە وای کرد هەرێمی کوردستان جارشکە بەرەبەرە بگەڕێتەوە و ئاگاتشمان لێبی دەوڵەتانی دەوروبەرمان ئیشیان لە ساوی دەکرد کە بگەڕێتەوە نەپەڕیتەوە تەواو یعنی ئێستا ئەوەی پێشمەرگەش وای لێ هەدەنا ئەمە پێشمەرگەی ئەوەی نییە ناوی لێ بنرێت چەکدار پێشمەرگە دەزانی دەستی گەورەی هەبوو لە ڕوخانی ئەو ڕژێمە پیسەی سەدام حوسێن و لا شاخ بووە و ئازایەتی کردیا بەڵام ئێستا لەبەرەوەی لە کوردستان پێشمەرگە ئیستیغلال کرا و هەر حیزب و مەجموعەک پێشمەرگەی لە بۆ خۆدا بڕیە و یان نیان کردە نیزامی ئێستا بەڕاستی هات ئەو یاسایە خەریکە ئەوێ ئێرش دەگرتەوە ما قسەکت پێ برێم تەنها حیزبی چەکدار لە عێراق لە 5 شوێنان مەمنوعە لە 5 شوێن لە دەستوری عێراقی حیزبی چەکداری مەمنوعە لە قانونی ئەحزابی عێراقی حیزبی چەکدار مەمنوعە لە قانونی چەک لە عێراق حیزبی چەکدار مەمنوعە وەسێ دووش لە کوردستانیش عینیشت لە قانونی ئەحزابی کوردستان تەماشاکە حیزبی چەکدار مەمنوعە لە قانونی چەچیش لە کوردستان دیسان حیزبی چەکدارم لە 5 شوێن ئەتو مەمنوع بی دخواتەوە قسەیە ئەتو هەر وا بەردەوام بی نێی هێزێکی نیشتیمانی یەک خستوو یعنی بەوازحی تەسلیمی حکومەتی بکەی و حیزب چەکدار نەمینێ یعنی ئێستا لە عێراق ئەوە ئەو 3-4 میلیشیایی کە هەیە کە حیزبی چەکدارن و دیارنینە و ئەوە نینە وا خەریکە بەم سۆکر ئەم دەزانم ئەوە چارەسەری دەکرد جەیشەکەیە حەشدی شەعبیشەیە ئەوانە تەسلیمی حکومەتی عێراقی کرایە حکومەت ئیشی لەسەر دەکە یەکاکە حتا ئەوانش تەسلیمیان نەکردا باە ئێمەی کورد پێویست بوو لە پێش عێراق ئەمە ئەو ئیشەمان بکردا باە کە هێزی هەموو خەڵک بوو ئێستا ڕاستیەکەت پێ برێم کاکە حیزبیت کە دەرێ وەڵایی ئەو هێزە هیچ هێزی من نییە ئەو هێزی فلان حیزبیە ئەوە هێزی فلان حیزبیە یعنی کاتە کە حیزبەکە لێی بقەومێ ئەو هێزە بەکار دێ و لە بۆ دژیت ئەویت کە بەڵام وڵات کاتێک داگیر دەکرێت ئەو هێزە ناچولێ ئەو تا ئێستاوە تورکیا نیوەی خاچی داگیرکە 1 تەقەی لێ نەکرای یعنی ئەوە هەموو کەس دەرەکاکە ئەو چیا یانیەوە ئەو هێزە چییە ئەوجە دوایە هێزەکەش بەخۆی ئاگامان لێبی لەو سەردەمەی وادەبینین تەکنۆلۆجیای نوێ چۆنە و هێزی ئێمەش چۆنە یعنی خاستن بەو شێوازە هێزی حیزبیش بی هەر بەکار نایە بەڵام ئەگە هێزی وەزارەتی پێشمەرگەی ڕاستەقینە بووە ئەمە یعنی ئەو قسە بە برێم ڕێژەرایەکانی پێشووتر وەزیرەکان هەمووی کاتێک لی دەپرسی دەرێرێ و هێزە جوورا ئەتو ئاگال لێ دەرێ ناوەڵای ئاگەمنین یکاکەوە هەمووی دنیا دەزانی هەر لە بە هەندێش ئەوە ئەمریکا لە بودجەی 2027 بە یەکجاری بودجەی پێشمەرگەی بڕی ها ینی لەوەی زیاتر ینی دنیا چ برێ لەوەی زیاتر چ برێن کە ئینزارەکان وەکو برین نیشانەکانی مەترسی ئاشرا گەیشتە پێش دەکەی هەمووە بەڵێ
سەبارەت بە تۆمبارەك چی چاوەڕێ دەکەیت کە دیاریکراوەوەکو نێرەی ترامپ بۆ عێراق و بۆ سووریا و باڵێزی بڵێن ئەمریکاشە لە تورکیا پەیامەکانی چی تێدایە بەڕێزت ئەوەی کە پێویستە بە کورد لە عێراق ئەوە پێشتریش ئەزمونمان هەبوو لەگەڵی لە سووریا چی لێ چاوەڕێ دەکەی؟ خۆی ڕاستی تۆمبارەك هەبوو دەیگۆەوە ڕای خۆیتی وە نا ئیدارەی ئەمریکای نوێ ئیدارەی ترامپ بەڵێت بریم باوەڕی بەوە نییە کە پەرتوپڕاویە باوەڕی بە مەرکەزیەت هەیە و ئیسیفادەی لێ بکە ئینی تەمەشاکە ئێستا لە پرۆژە 48 لاپەڕەیەکەی ترامپیش هیچ باسەکی مافی چارەنووس و مافی گەلان و ئەی پێی دەگوترێ ویژدانی گەلان و ئەوەنە هیچی تێدا نیە ڕاستەکەی و ئەو ئەنجومەنەی پێچی نایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی ناحەزی کووردە ئاگامان لەوەی بی ئەوی ناوی لێ نایە ئەنجومەنی سەلام کە ئەوە لە بۆ هەندێک پێکاتیەکە حەماس لە ناو ببا و غەزا بەو جێری کە ئیسرائیل دەوێ وای ڕێک بێخی ئەو ئەنجومەنە زۆر دژی کوردیشە ئەوجا بە ئاشکرا ئەمریکا ڕای لەسەر مەرکەزیەتە و تۆمبارەك ئەوەی نەشارتەوە و لەو یەک دوو ڕۆژەش وابزان دوێنێ بوو ئەو بابەتەی نووسی بوو لەبارەی ئەوەی کە ئارامی ناوچەکە تەمان ئەو قسەی کە نووسیبی ئارامی ناوچەکەەوە هەمان مەبدەئی مۆنڕۆیە و هەمان راپۆرتەکەی لێژنەی کنکراینی ساڵی 1990 بەرجەستەی سایکسپیۆکۆیەکترا کە ئارامی ناوچەکە لە ئارامی تورکیا محوەری تورکیا سووریا عێراق تەمان ئەوە معنای گەلە زۆرە طبعا ئەوە کورد لەوەی یعنی ساڕانی سەرەتای سەدەی 20 کە ناوی لێ دەنێن مەینەتی کورد دروست بوو ئەلەو عیبارەیە دروست بووە زۆرمان ئاگا لێبی ئەبەزەوە معنایشکەشی هەیە یعنی ئەوەی نووسی بوو دیار بوو تۆمبارەك شتەکی زانی بوو کاوجارە کۆنگرێس ڕەنگە قەرارێک بدەن دەستی ترامپ بگرن دەستی ترامپ بگرن معنای چێ معنا ئەوەی پێشترێ ترامپ بەنیاز بوو محوەرێک دروست بکە لە بینی ئەنقەرە دیمەشق بەغداد تاران پێی نەکرا تەمەشاکە ئەوە لە بۆ کورد بڕێک باشە و قسە پێی نەکراوەندەی دوچکە ئەوەی دروست بکردا باە کوردی هەر چار پارچەی کوردستان یەکسەر دەکەوت هیچ مەجای جوولەی نەدەما بەس ئێستا زارشکە ئومێد گەڕاوە کە ئەوەی پێ دروست نەکرا کەواتە ئێستا ئیش لەسەر چێ دەکە ئیش لەسەر ئەنقەرە دیمەشق بەغدادەکە کە ئەوە هیچ هێزێکی چەکداری تێدا نەمینێ هیچ کێشەی عشاعری ئەو ناوی لێ نابوو عشاعری نەمینێ کاتە ئەوە لێرەدا جوابی پرسیارەکەی پێشووتریشتا کە باسی چارەنووسی پێشمەرگەت کرد چارەنووسی پێشمەرگە لە قاموسی تۆمبارەك هیچ چارە جونسەچی نییە مەترسیەکی زۆر گەورەیە دووبارەی دەکەمەوە ئێمە ئەو مەترسیانە باز دەکەین مەجای ئیشکردن و ڕزگاربوون و دەرچە هێشتان مایەها لە دەست کورد خۆی باش ئەی بۆ پیرۆزبایی لی دەکەن مامۆستا هەم لە سەراستی سەرۆکی کێتی بەرپرسانی پارتی دەیانگوت پیرۆزبیان لێ کرد خۆشحاڵین بەکارکردن لەگەڵت ینی بۆ چوونەکەی تۆمبارەك ڕوونە لەبارەی هێزەکانی پێشمەرگە لەبارەی فێدراڵێت لەبارەی بڵێن مەرکەزیەت لەبارەی بە محوەرکردنی بەغدا و دیمەشق و ئەنقەرە ڕوونە ئەی بۆ ینی پیرۆزبایی و پێشوازی لێ دەکەن دزانی ئەمە باشتەک تەمەشا بڕێک فراوانتر تەمەشاکەین ئەو ئیشەی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە ئەوەی ناوی لێنرای ڕێککەوتە ناوی ئیبراهیمی کە هەروە زۆر ئاشکرا دەبی کە زۆر فراوانە و لێدانی ئێران و جەبهەی ئیسلامیەکان و ئەوانش لە بۆ هەندێک بوو کە ئەو ڕێککەوتنە لە دوای ئەوان ئاشکرا بکرێ هەروەکو کاتخۆی کە لە عوسمانی درا ئەو کاتی مەبادیعک پێیان دەگوت مەبادیئی نوح ئەوە لە پێش بوو کە سایکسپیکۆی لێ هاتەدی ئەو ڕێککەوتنی ئیبراهیمی هەتا سەری نیە تەنها ڕەنگە ڕێککەوتنەکی تری ڕۆژهەڵاتی ڕاوەرسی لەسەر هەر دووبارە لەسەر ئەساسی سایکسپیکۆیە بەڵام کورد هیچ چارە نووسەکی تێدا نەبوو کاتە وڵاتانی ناوچەکە ڕاستی زۆر کۆکن لەسەر ئەوەی کە لە عێراقیشدا مەرکەزی هەبی جاروەیە جێتان لێ بووە گەڕانەوەی عێراق لە بۆ ئەحزانی ئومەی عەرەبی دەزانن معنای چییە بە معنات و ڕێی جەمهورت نابی عەجەمی بی نابی ناوچەک هەبی ناوی فیدرالی بی دەبی عێراقێکی مرکزی بی ئەوە معنای تێ هەی کوردی فەقیرحار سەرکردی کورد نازم لەوەی ناگات چیە ئەوە تێدا ئەوە ئیشی تۆمبارەکە بەڕێی من ئەو پیرۆزباییەی سەرکردە کوردەکان لە تۆمباراتیان کرد تەسلیم بوون بوو ناچاری بوو نەشارەزاییە دۆڕاندنە
وەکو برێی جاردانێکە کە ئەمن هیچم پێ ناکری. بەڵێ وزان مامۆستا کارەباکەشت بڕا وڵات ئەوە وەزعی کارەبایە لە هەولێر. بەڵێ بەڵێ نازانم کارەبا نازم دیارم یان ئێستا چارەسەریەکی دەکەین بەڵێ باشە مامۆستاییان بە حەزەکەی ئەوە چارەسەری دەکەن ئینشاءالله. باشە مامۆستا بەڵێ باسی تۆم باراکت کرد بەس دەڵێن هەرێمی کوردستان بۆ نمونە تایبەتمەندی هەیە دەڵێن لە دەستوری عێراق هاتووە پێشمەرگە وەکو پاسەوانی هەرێم ڕەنگە ئەو مەترسیە دروست نەکات لە سەراستی هەرێم لەبەرەوە ئێمە بنەمایەکی دەستوریمان هەیە. خۆی دەزانیە تۆم بارەک باوەڕی بە ئیدارەی نوێ ترامپوانە تەمەشای بکە بزانێت لەگە قانونی دووەلی لەگە ئومم متحیدە چۆن هیچ باوەڕیان بۆ شتانە نییە باوەڕیان بە دەستور و شانە نییە ڕاستی ئەمن مەترسیم هەیە هەمووی بگۆڕنە ئەو دەستور و ئەوانەی کە هەیە بڕاستی ئەوانە دەستکەوتی زۆر گەورنە لە بۆ کورد مع الأسف يعني لە دەستور دەدرا لە هەرێمی کوردستان سەرکردەکانی مە بە چاکوچان وەرگەڕابوون ئەو دەستورە نازان ئەگە ئەو دەستورە بڕوە بە حیاتی جارشکە دەستورە چیوانایە ئەگەر ئەو نیزامی ئێستای عێراق بێ بە حیاتی جارشکە نیزامشکە نایە ئەتوی اعتراف بە هەرێمی کوردستان بکە سەر و کۆمار بداتێ وەزیر خارجیت بداتێ حسەت بداتێ کورە تەوافقەکە لە فیدرالیش گەورەترا یعنی بەداخەوە سەرکردایەتی ئێمە قەدری ئەو وەزعی ئێستای عێراق و ناوچەکە و جیهانی نەگرت بەگشتی یعنی کە ئێمە وامان لێت ئێستا بەس تۆم باراکاتی ڕاستیە لە بۆ گیانی کووردە یعنی ڕاستی زۆر ناخۆشە بەڵام ئەمن هەردووبارەی دەکەمەوە هێشتا ئەیچی بکرێ مامۆستا خەڵک زۆر نەترسێ نەبی بەڵێ ئەگەر کێشەی تۆمبارە کێشەیە بێ لەگەڵ فیدرالیەت لەگەڵ نەتەوە بێ دەوڵەتەکان ئەی چارەسەرچێ چۆن ئیشی لەگەڵ بکرێەوە تازە دیاری کراوەکو نێدەی ترامپ چۆن ئیشی لەگەڵ بکریانی وڵی دەزانی ئەگەر سەرکردایەتی کورد ئاگای لە وەزعانە بواە دەیتوانی ئەو نائیبە بگۆڕی یعنی ئێستا بەعان تەمەشاکە ئەوڕۆ لە ناو کۆنگرێز ئەوە بڕیاردەچی 200 یەکەم جارە 215 ئەندام یان 4-5 ئەندامی کۆمەریش چوونە ئەو بەرەی کە کاکە نایلین ترامپ چیتر شەڕ یعنی مەجال هەبوو تۆم بارەک بگۆڕدرێ و دۆستی کورد لە ئەمریکایی زۆرە بەڵام شتشکەش هەیە یعنی ئێستا ئەو پرۆژانەی ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو دەرەجەش سەرکەوتو نەبووینە کە برین ئەمە تەسلیمین تۆم بارەک چ برێ تا ئەدەبی تەسلیمی بین چکە تا ئێستا حەماسیان پێچەک نەکرا حیزب الله گوتیان خلاص بوو خلاص نەبوو و هەروە تا ئێستا بەرگریەوە ناچار بوون ترامپ بەخۆی هاتە سەرخەت مفاوەزات لە بینی حیزب الله و ئیسرائیل دەکا ئێران نەکەوت عێراق نەکەوت هێزی هەروە ئەوانە یعنی ئەوانە لە بۆ کورد تا ڕادێک باشن معنای چێ باشن بە معنا ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبووە یەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەست ئەمریکای بی و لە دەست تۆم باراک بی بە یەک جاری برێ کاکە یاڵا ویفاقەتی ئیقلیمی لەو سەری لە بۆ ئەو سەری ئەوها نییە کاتە مەجال مایە ئاگامان لێبی بەداخەوە سەرکردایەتی کورد خوێندنەوەی ئەوەندە سەقەت بوو ئەوەی دەزانی ئەگا ئەو پرۆژە سەرکەوتوبی باشە تەنانەت بانگێشەوەی دەکرد کە کاکە بالایەنگری ئەو پرۆژە بین ئەمێن بزانە کاتی خۆی کە لە سەدامی درا لە بۆ کورد چەند باش بوو زۆر بەس ئەو جارە لە ژێر سایی ترامپ هیچ پرۆژەک باش نییە لە بۆ کورد ئەمە دەبی سەرکردایەتی کورد بەس ئەوەندەمان لە بۆ بکە هەتا فترەی ترامپ ئەو ساڵ و نیوەی مایە خۆی تووشی کێشەی گەورە نەکا هەرچی تەنازولە لە بۆ میلەتی خۆی لە ناوە خۆ لە بۆ یەکتر بیکەین بەس ئەو فترەی ترامپ ڕەتبی ئەمن وای بە بەڵێن دەزانم وای بە وعد دەزانم کە لە پاش ترامپ ئەو مەترسیە گەورانە لە سەهرێمی کوردستان نامینەوە لەسەر پارچەکانی تری کوردستانیش نامینی باشە بەس مامۆستا بۆ بە ڕێزت پێ دوایە پرۆژەی ترامپ مەترسیە جا چ بۆ باشووری کوردستان بێ چ لە قۆناغی ڕابردوو بۆ ڕۆژهەڵات ئەو بۆ ڕۆژاوی کوردستان هەربینیمان و بۆ کورد لە سووریاش باسی بڵێنە و بنەمای ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکات کرد لە سەدەمی ترامپ کە هیچ شتیان نەبوو بۆ نەتەوە بێدەوڵەتەکان یاخود مەسلەی ئاسایشی ئەمریکا و کورد ئەو پرۆژەی ترامپ هیچ لەگەڵ نەتەوەی بێدەوڵەت لەگەڵ کورد هیچی تیانی و مەترسی دەزانی بەڕێزە دەزانی ئەمێن ترامپ لە جاری یەکەم کە
هەڵبژاردن دەرچوو من تەلەڤیزیۆنێکی گەورەی کوردستانی لە هەولێر دیتم درێوە کاندیدی کووردە دەرچوو گەڵک عەجیب بوو ئەو قسە ئەمە ڕاستی ئەو ڕۆژی کە ترامپ دەرچوو ئەو شەوی ئەم هەر خەوم لێ دەکرد چونکە ترامپ باوەڕی بە وەکو برێ ئەخلاقیەتی قەوانین نییە وەکو برێ ویژدان ئەو بودجەی لەسەر ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەوەی پێی دەگوترێ حقوقی و قوانینی دووەلی و ئەوەی پێی دەگوترێ هاری کاری نێو دەڵێ هەمووی بڕی باوەڕی بەو شتانە نییە ترامپ باوەڕی بە یعنی جۆرە پراگماتیکەکی فاشیستیە جۆرە نێرجسیەکی خۆویستیەکەی ئەنانێتەکەی لە حەد بەدەر زیادە یعنی ئەنارشیوتی ئەنی ئەگەلی بە کۆمەڵک مستەلاحات هەیە کە ئیسەدەکانی ڕابردوو بوون ئێستا هەمووی زیندی بوو ئەتوگە تەمەشای خیتابی ترامپ کەی ڕێک خیتابی جەنجی جیهانی یەکەمە کاکە ئەوە ئێستا جیهان گۆڕا جیهان 8 ملیارە مەسئولیەتی دەوێ یعنی ئیدارەی جیهان ئیدارەی جوانی ئەخلاقی و عەدالەت و ئەوانەی دەوێت ترامپ باوەڕی بەو شتانە نییە کە باوەڕی بەوانە نییە لە چێ باوەڕی بۆی هەیە ئەتو میلەتەکی پەراوێزی دەرکراو لە تاریخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێدەوڵات وەکو کورد بێ مەساڵحی خۆی واز لێبینی و بە مەبادی و بە ویژدان ئیش لەسەر ئەوەی نییە ترامپ لەبا هەندێک ئەمە زۆر بە مەترسی دەزانین یعنی ئەوەی عاقلمەندە لە جیهان تێدەگا کە ترامپ چی دەوێت لە جیهان وەک لەگە چێ تەعامل دەکا ترامپ تەمەشای عێراق دەکا نەفتەکی زۆر زێر و زیوەکی زۆری هەیە دۆلاری زۆری هەیە تەعامل لەگەوی دەکات لە کوردستان تەمەشا دەکا قەرزارە دەرێ لەگە قەرزاران چی بکەم ئەمن شتش کەس دەبینم ڕاستیەکەی ترامپ لە مێژە خۆی خۆش کردیە لەو پارەی کە سەرکردایەتی کورد لە دەرەوە داینایە حەز دەکات 200 تا 250 میلیارد دۆلارەکە ڕاستی دەیەوێ دەست بە ساوەیش دابگری کەی دەست بەسە دابگری تەمانەوە ناخۆشە و قسەی دەکەم و نوێشە یعنی ئەو کاتە دەتوانی باشتر دەست بە کە ئێرە شکست بینی لەمە هەندی ترامپ بەشێک لە ئیشەکانی شکست پێهێنانی هەرێمی کوردستانە لە پێناوی ئەوەی دەست بەسا و پارەی دابگری ئەجاواش با ئیشەکی خواییە پارەی حرام پارەی میلەتی فەقیر و هەژار ئەوە چارە نووسیتی هەرچی ڕئیسە لە دنیاە کە پارەی هەڵگرتیا یان زێر و زیوی هەرگرتیا یعنی مارکۆس لە فیلیپین 53 تەن زێڕی هەبوو لە دەرەوە نەبووە ساحبی مسقالە زێڕە مسقالك یعنی چارەنووسی پارەی میلەتان کە ڕئیسەکان دەیبن دائیمەن ئەو هەیلی دێکە ئەوەی هەیە ئەم بەڕێی من هەر ئێستا دووبارەی دەکەمەوە لەگە ئەو مانیفێستەی کە پێشنیارمان کرد حەق وایە سەرکردایەتی کورد بری ئەمێن 200 میلیارد یان 300 یان کەمتر یان زیاترم هەیە دەیهینمەوە بەس ئەو میلەتەی دابش دەکەمە کە ڕەنگە هەریەکی 20 میلیۆنی بەبەرکەوی ڕەنگە موچەی کاوانەی موچەکانیان لێ خورایە هەریەکی 30 میلیۆنیان بەبەرکەی یعنی ئەوە چەندە وەتەنیەکی گەورەیە چەندە خەرک دڵخۆش دەبی یەکسەر هەرچی موامەرەیە تێک و پێک دەچی ئەگەر ئەو هەنگاوانە بنێ سەرکردایەتی باشە مامۆستا دوو خولەکێکمان ماوە سەبارەت بە داڕشنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێزت باس لەوە کرد کە ئەو پرۆژێکی ئەمریکا بڵێن ئەوە وا بڕیار بوو ئێران بڕوخێنن نەیانتوانی بەس ئێستا داڕشنەوەکە چی لە خۆی دەگرێ بۆ لە مەترسی کووردە بۆ هەرمان بڵێن پرۆژەی سایکس بیکۆیە طبعا دزنی ها ئەگەر سەرەتا جێمان لە قسەی نەتەنیاهۆ بیگوتی ئێمە وەچی شەرق ئەوسەد دەگۆڕین ئەمە ئەو کاتی بڵاومان کردەوە گوتمان وەچی شەرق ئەوسەد ئاگاتان لێبی هاوسەنجی هێز دەیانەوێ بگۆڕن بڕە چیان گۆڕیە ڕاستی ینی بڕەک سەرکەوتوو بینە ئێستا ئیسرائیل زارە لە ناوچەکە ئەوە چی مامۆستایەکی گەورەی ئەس هەر قسەی عەجایبی کرد گوتی ئەگەر لەو شەڕەی ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو بن نەتەنیاهۆ دەبیتە خەلیفەی موسڵمانان یعنی ئەو قسە معنای مەجازیە بەڵام زۆر زۆر گەورەی تەڵان ئەوە زۆر نەهاتە دی هەتا ئێستا ئەو ڕۆژ کۆنگرێس دەست و پێی ترامپی گرت نازانم چ خەتەشکە دەبینەوە وا پێ دەچی کۆتایی بێکەوەتە ئەو ڕێکەوتنامەی ئیبراهیمی کە بەتەمام سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێت ڕەنگەوە نەیگرتەوە ئەوە معنای چێ معنا کورد دەتوانی با دوو قسەی واش بکەین لەسەر کورد کە مەجالەکان یعنی بوارەکان ئاسۆی گەشت لە پێشی چیادی یعنی ئێستا ئەمە قسەی بەبرایەتی بکەین قسەی وا بکەین کە لێکتری وەرگین
ینی قسەی ئەوە نەما برین ئەوە دژی یەک و یەکتر بخۆین و لەرچیەک نانە ئەوە ناوە یعنی ئێستا مەجالش کە پەیدابوویتەوە کە ئەمریکا یان تۆم باراک نەتوانی هەموو شتێک بکە بەڕێی من یەکەم جار هەرێمی کوردستان بە زۆر بە خێرایی برایەتێکی ڕاستەقینە لە بینی لایەنە سیاسیەکان و لەگاڵ میلەتەی پێک بێتەوە لە ساو ئەساسەی کە باسم کرد کە دەسەڵاتی کوردی تەسلیمی خەڵکی دەست ئەمین بکە ئەو پارە و پولەی بجێڕنەوە لە بۆ ئەو میلەتەی هەرزانی بێخنەوە ناو وڵات موسسات دەست بە ئیش بکاتەوە لە کوردستان ئەوە ئاسانە لە دوای ئەوەی لەگە عێراق زۆر بە جوانی ڕێککەوی ڕێککەوتنەکەی وابی کە مەترسیە کەتە سەبەغدا ئێمە یارمەتیان دەین کە مەترسیە کەتە ساهولێر بەغدا یارمەتی ڕاستەقینەماندا ئەمە موامەرە لە سەیەک نەکەین یعنی ئەو معادلەی پەیڕەو بکەین کە عێراقێکی بەهێز و هەرێمی کوردستانێکی بەهێز ئەوانە بکرێ ئەو کاتی دەرگای دیبلۆماسیەتیش دەکرێتەوە ئێمە دەبینەوە یاریکەریەکی گەورەی وەکو جاران دەرگای دیبلۆماسیەت دەکرێتەوە دەتوانین کەرکووک وەرگرینەوە دەتوانین ئەو پیلانە گەورانەی کە ڕوبەڕوومانە لی ڕەت بین ئیشاڵڵا ئەو ساڵ و نیوە سەختەی کە لە جیهان ماوە ئەوەی بەڕێکەین هەموو ئەوانە مەجال هەیە ئیشاڵڵا بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق ماندوومان کردی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسی جەنابەت دەکەین زۆر سپاس بۆی بینیرانی بڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ